بناوی خوای بخشنده و مهربان برز جناب سروک بارزانی، برز جناب جگری سروکی هرم، برز سروکی انجمنی وزیران، برز جگری سروکی انجمنی وزیران، برز سروکی انجمنی دادوری، برز جگری سروکی انجمنی نوێنەران، وەزیرە بەڕێزەکان، بەڕێزان بەرپرسانی دەستگاکانی ئەمنی و هەواڵگەری، ئامادەبوانی بەڕێز. خۆشحاڵم ئەمڕۆ لە ڕێوڕەسمی ڕاگەیاندنی دامەزراندنی دامەزراوەیەکی گرنگ و هەستیاری نیشتیمانی کە ئەنجومەنی یاسایشی هەرێمە کۆبووینەتەوە کە لە هەمان کاتدا هەنگاوێکە بەرەو زیاتری خستنەوەی توانەکانمان و نەهێشتنی ئاسەواری دوو ئیدارەیە کە خواستێکی سەرەکی هاوڵاتیانە. بێگومان ئەمەش لە سەرکەوتن و دەستکەوتی زیاتر نزیکمان دەکاتەوە. ئەمڕۆژ لە ڕاگەیاندنی دەستبەکاربوونی ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستاندا هەنگاو بەرەو بە دامەزراوەیکردنی سەرجەم دامەزراوەکانی بواری هەواڵگەری و تەناهی دەنێن بە ئامانجی پتەوکردن و بەهێزکردنی زیاتری ڕەوشی یاسایشی هەرێم. ئێمڕۆ کە بەم قۆناغە گەیشتوون جێگای خۆیەتی ئاماژە بە ڕابردووی پڕ لە سەروەری و بەرخودانی دەم و دەستگاکانی بواری دابینکردنی ئاسایش لە هەرێمدا بکەین. مێژووی دەستگا ئەمنی و هەواڵگەریەکانی ئێمە بەشێکە لە مێژووی شۆڕش و بەرگریمان کە ئەم دەستگانە لە میانەی ڕەوتی شۆڕش و خەباتی چەکداریدا ڕۆلی کاریگەریان هەبووە و ئەزمونێک بوون بۆ بەرەنگاربوونەوەی پیلانە نهێنی و سێخوڕیەکانی دژمن و گەیشتن بەو زانیاریانەی سوودیان بۆ جەموجۆڵ و چالاکیە سەربازیەکانی هێزی پێشمەرگە و کردارە سیاسیەکان هەبووە و ئێمە شانازی بەو مێژووە دەکەین. هەر لێرەوە سڵاو و ڕێزی خۆمان بۆ هەموو ئەو کەسانە دەنێرین کە ڕۆژگارێک لە قۆناغە سەختەکاندا لە ڕێزی ئەو دەستگانەدا خزمەتیان کردووە ئێستا لە ژیان دەماون و سەری ڕێز و نەوازشیش بۆ هەموو شەهیدەکانی کوردستاندا دەنوێنین بە تایبەتی ئەو شەهیدانەیە کە لەم دەستگانەدا خزمەتیان کردووە. بەڕێزان، لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان هەوڵ درادەم و دەستگاکان لە پێناو بەرژەوەندیەکانی هەرێم ڕێک بخرێن و کارا بکرێن کە یەکەم هەنگاو دامەزراندنی دامەزراوەی یەکگرتووی یاسایشی هەرێم بوو لەگەڵ دامەزراندنی یەکەم حکوومەتی هەرێم لە کوردستان و وێڕای گشت کێشە و ئاڵوزیەکانی ساڵانی 90ەکان دیسان ناکرێت ڕۆلی ئەم دەستگانە لە دوورخستنەوەی زۆر هەڕەشە و مەترسی لە هەرێم نادیدە بگیرێت. گرفتی گەورە و ساڵانە و ساڵانی دواتری ئاسەواری شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیی بوو. هەر بۆیەش هەوڵی زۆرماندا کە ئەم دەستگانە لەسەر بنەما یاسایی و دامەزراوەی ڕێک بخەینەوە. ئەوە بوو بۆ یەکەم جار لە ساڵی 2004 بە پێی یاسای ژمارە 46 ساڵی 2004 توانیمان ئەم دەستگانە لە ڕووی پێکاتە و جۆری کارەوە پێش بخەین. ئێستاش بۆ گەیشتن بە قۆناغێکی پێشکەوتووتر و بە ئامانجی هەبوونی دامەزراوەنەتەوەی و نیشتیمانیەکانی بواری پاراستنی یاسایشی هەرێم بە فەرمانی سەرۆکی هەرێم لە دوای دراسەتکردنی زۆر کەس و لایەنی شارەزا و پسپۆر لە بواری هەواڵگەری و ئەمنی و یاسایی هەنگاو نراوە بۆ یەخستن و ڕێخستنەوەی دەستگاکانی تەنایی و هەواڵگەری. بەم پێیە لە سایەی یاسای ئەنجومەنی یاسایش و یاسا و پەیڕەوی پێکاتەکانی ئەم ئەنجومەنە هەوڵ دەدەین کە ئەم دام و دەستگانە بخەینە چوارچێوەیەکی نیشتیمانی تەواو. ئەم دەستگانە بە پێی یاسا و ڕێسەکانی پەیوەنددار جێگای هەر دڵسۆزێکی ئەم نیشتیمانەی تێدا دەبێتەوە بۆ ئەوەی توانەکانی بخاتە خزمەت پرۆسەی پاراستنی ئاسایشی وڵات و سەرماڵی هاوڵاتیان و پێوەریش توانا و دڵسۆزی بۆ گەل و نیشتیمان دەبێت و ئەو ئەنجومەنە دامەزراوەیەک دەبێت بۆ کۆکردنەوەی باشترین توانای خەڵکی کوردستان لە پێناو پاراستنی ئاسایشی نیشتیمانی. بەڕێزان، دام و دەستگامنیە سەرکوتکەرەکانی داگیرکەرانی کوردستان و دژمنان ئاسەواری خراپیان لە پاشخانی هزری هاوڵاتیانمان بەجێهێشتووە. بۆیە کاتێک دام و دەستگای ئاسایش و هەواڵگەریمان دامەزراند هەوڵی زۆرمان دام ئاسەوارە ئەوێتەی ناوبانگی دەستگاکان نەبێت و ڕەچاوی پرەنسیپە نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ بکرێت بۆ ئەوەی دەستگا ئەمنی و هەواڵگەریەکانمان بە پێی ستانداردی جیهانی کار بکەن و لە پێناو ئەمەدا بەرنامەی زۆرمان بۆ فراوانکردنی پەیوەندیە جەماوەریەکان داڕشت تاکو خەڵک لە دەستگاکانمان نزیک ببنەوە و ئەم دەستگانە بە خزمەتکار و پارێزەری سەر و ماڵی خۆیان بزانن و خولی جۆرە و جۆری مافەکانی مرۆڤ بۆ ئەفسەر و ئەندامانی ئەم دەستگانە دراوە. پێویستە لێرەشدا و ڕاستە دووبارە بکەینەوە کە فاکتەرێکی هەرە بەهێزی سەرکەوتنی دەستگاکانمان و ئەو سەقامگیریەی هەرێم هاوکاری هاوڵاتیانمان لەگەڵ دام و دەستگاکانی ئاسایش و هەواڵگەریمان بووە کە بێگومان ئەم دەستکەوتە مەزنە بەبێ هاوکاری و متمانەی گەلەکەمان بەدینە دەهات. وێڕای ئەوەی هەوڵی زۆر هەبوو بۆ ناشرینکردنی دەستگاکانمان و بە شێوەیەکی ناڕەوا دژایەتیمان دەکرا
بەڵام متمانەی خەڵک بە دەستگاکانی خۆیان لەق نەبووە و ڕۆژ بە ڕۆژەم پەیوەندیە دوولایەنە فراوانتر بووە تا ئەو ئاستە کە ئێستاش خەڵکانێک بۆ چارەسەری کێشەکانیان ڕوو لە بارەگەکانی ئەم دەستگانە دەکەن دەتوانین بەسەربەرزیەوە بڵێین ئاستی بڕوا و متمانەی خەڵک بە دەستگاکانمان گەیشتوتە ئەو ڕادەی دایکێک زانیاری لەسەر کوڕەکەی بدات کە بە تیرۆر تاوانبار کرابوو و جگەرگۆشەی بدات بەدەستەوە ئەمەش مانای ئەوەیە کە متمانەی ئەم دایکە بەم دەستگانە لە متمانەی بە کوڕەکەی زیاتر بوو لێرەدا بەناوی خۆم و گشت ئەفسەر و کارمەندانی دەستگاکانی ئەمنی و هەواڵگەری سپاسی هاوڵاتیانی بەڕێز و جەماوەری خۆشەویستی کوردستان دەکەم بۆ پشتیوانی و هاوکاریان بۆ سەرکەوتن لە ئەرکەکانمان لە خزمەتکردنی گەل و نیشتیمانەکەمان بەڕێزان ئارامی و سەقامگیری ئاسایشی هەرێم دەستکەوتێکە کە هەرێمی کوردستان لە ناوچەکەدا وەک نمونەیەک بەرجەستە کردووە دۆست و ناحەز دان بە ئارامی و سەقامگیری و ئەم ڕەوشە باشەی ئاسایش لە هەرێم دەنێن کە ئەمەش دەستکەوتێکە بنەمای گشت دەستکەوت و پێشکەوتەکانی دیکەی هەرێمە لە سایەی سەقامگیری ئاسایشی هەرێم ڕەوشی ئابووری گەشەی سندووە و بە سەدان کۆمپانیای بیانی بە دڵنیاییەوە ڕوویان لە هەرێم کردووە و سەرمایە گوزاری لە بواری جۆرە و جۆردا دەکەن لەم کەشە لەبارەدا ڕەوشی سیاسی هەرێمی کوردستانیش پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە وێڕای هەموو گرفتەکان بە ئەزمون دەرکەوت کە هەم پارتە سیاسیەکانی ناو دەستەڵات و هەم پارتە ئۆپۆزیسیۆنەکان لەم کەشە سوودمەند بوونە لە سای ئەم ئارامی و سەقامگیریە ئەمنیەی کە لە کوردستان هەیە دیموکراسیەت زیاتر پەرەیسەندووە و ئازادی زیاتر بۆ هاوڵاتیان دەستەبەر کراوە هەمومان دەزانین کە لە نەبوونی ئاسایشدا ئازادی هاوڵاتیان سنووردار دەکرێت بەڵام ئەو ئاسایشەی کە لە هەرێمی کوردستان هەیە کەشێکی باشی بۆ ئازادی و دیموکراسیەت ڕەخساندووە و لەم کەشەدا هەرێمی کوردستان بووە بە پەناگایەک بۆ ڕوتێکردنی هەموو پێکاتەکانی عێراق لە نەتەوە و ئاینە جیاجیەکان تا بە ئاسوودەیی و دوور لە تیرۆر و تۆقاندن بژین بێڕای ئەمەش لە ناوچەدا بڕێندراوەکانیش دەستگاکانمان کاریگەرترین هێز بوونە بۆ بەرگریکردن لە هاوڵاتیانمان بەرامبەر بەهراشەکان هەر بۆیە ئەوان بە بەردەوامی دەکرێنە ئامانج ئەمڕۆ بە شانازیەوە دەتوانین بڵێین کە وێڕای ئەو هەموو تحەدیاتانەی دەبەرەکەوت دەریایەک لە تیرۆر و تۆقاندن لە دەوروبەر و کێشمەکێش و تیرۆری نێودەوڵەتی و بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە ژمارەی گشت کردارە تێرۆریستیەکانی ئەنجام دراو لە ناو هەرێمدا لە سەرەتای دروستبوونی کیانی هەرێمی کوردستان تا ئێستا ناگات بە ژمارەی کردارە تێرۆریستیەکانی یەک ڕۆژی ناوچەکانی دیکەی عێراق بەڕێزان ئەم سەقامگیریە هەروە بە ئاسانی بەدی نەهاتووە ئەم دەستکەوتە گەورەیە بەرهەمی گیان بەختکردن و شەونخوونی و تێکوشانی بەردەوامی ئەفسەران و کادرانی ئەم دەستگانە بووە ئەمڕۆ لە قارەمانانە وەک سەربازی ون لە بەرەنە دیارەکانی دەرەوەی سنوورەکانی هەرێم لە شەڕێکی بەردەوام دەبوونە و خۆیان کردوتە قەلغانێک بۆ ئەوەی ئەم شەپۆڵە تیرۆر و تۆقاندنەی لە دەوروبەر هەیە نەگات بە هەرێم و هاوڵاتیانمان لە کەشێکی ئاسوودەدا بژین و چالاکی سیاسی و ئابووری و کولتوری و کۆمەڵاتی بنوێنن مەبەستمان لە باسکردنی ئەم ڕەوشە خۆ هەڵکێشان و هەژمارکردنی دەستکەوتەکان نییە بەڵکو ئەم دەستکەوتە مەزنە دەستکەوتی هاوکاری و هەماهەنگی گەل و ڕۆڵە دڵسۆزەکانیەتی لەگەڵ ئەم دەستگانە و ئەمڕۆ بەرهەمی بەدیهاتوو ئەنجامی کارەکان باشترین شایدی ئەم سەرکەوتنن ئەم ڕەوشە بەرهەمی گیانبەختکردنی ئەو ڕۆڵە دڵسۆزانەیە کە ئەمڕۆ لە نێوانماندا نین و لە بەرەی دژە تێرۆریزمدا گیانیان بەخت کردووە ئەم شەهیدانە و خانەوەدە بەڕێزەکانیان لە هەموو کەسێ زیاتر شایستەی ڕێز و یادکردنەوەن بەڕێزان ئێمە توانای ڕۆڵە دڵسۆزەکانی نیشتیمانمان لەم دەستگانەتە تاقی کردوتەوە و ئەمانە سەلماندیان کە توانای زۆریان لە ئێستا هەیە زۆرتریان لە ئێستا هەیە و دەیانتوانی و دەتوانن لە زۆر بواری دیکەدا خزمەت بە گەل و نیشتیمان بکەن هەروەک لای هەموو لایەک ئاشکرایە دابینکردنی ئاسایشی ژیانی هاوڵاتیان تەنیا بە دوورخستنەوەی تیرۆریزم بەدێ ناهێت جیا لەم بوارە ئاسایشی هاوڵاتیان پەیوەستە بە ئاسایشی خوراک و ئاسایشی دەرمان و تەندروستی و ئاسایشی کولتوری و هەتا دوایی چاوەڕوان بووین دەرفەتی زیاتر بەم دەستگانە بدرا بۆیە تاکو ئاسایشی هاوڵاتیان لەم بوارە نەشدا دابین بکرێت و بەرژەوەندی کەسی نەبێت بە کۆسب لە بەرامبەر ئەرکێکی وا پیرۆز و پێویست لەم بڕواداین دەستکراوەی ئەم دەستگانە لە کارکردندا لەم بوارەنەدا کاریگەری زۆری لە قەڵاچۆتکردنی دیاردەی وەک گەندەڵی دەبوو لە مەولاش بە پێی یاسا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و کۆکردنەوەی زانیاری لەسەرم دیاردانە یەکێک لە هەرکەکانی ئەنجومەنی ئاسایش و دەستگاکانی دەبێت و هیوادارێن گشت لایەک هاوکار و هەماهەنگ بن
بە ئەم مەترسیە گەورەیەش وەک تیرۆر لە هەرێم دوور بخرێتەوە و چیتر بەرژەوەندیە تەسکەکان نەبنە ڕێگر لە بەردەم قەڵەچۆکردنی ئەم دیاردا هەڕەشە ئامێزە. بەڕێزان، ئەنجومەنی یاسای شاریمی کوردستان چەترێکە کە گشت دام و دەستگامیەکانی هەرێم لە خۆ دەگرێت. ئەرکی ئەم ئەنجومەنە بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2011 بریتی دەبێت لە بەڕێوەبردن و سەرپەرشتی و ڕێنماییکردنی ئەم دەستگانە و هەماهەنگی نێوانیان و داڕشتنی سیاسەتێکی یەکگرتووی ئەمنی بۆ گشت دەستگاکان، هەروەها کەناڵێکی ڕاستەوخۆ دەبێت بۆ کاروباری ئەم بوارە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم. ئێستا ئەم سیستەمە لەسەر بنەمای دامەزراوەی نیشتیمانی ڕێکخراوە و دوور دەبێت لە هەر بەرژەوەندیەکی حزبی. ئەنجومەن سێ پێکهاتەی سەرەکی هەیە کە بریتین لە: یەکەم، دەستگای یاسای شاریمی کوردستان کە لە ڕووی داریەوە سەر بە ئەنجومەنی وەزیران دەبێت. دووهەم، بەڕێوەبەرەتی گشتی هەواڵگەری سەربازی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە. سێیەم، ئاژانسی پاراستن و زانیاری کە سەر بە ئەنجومەن و سەرۆکی هەرێمە. لە یاسا پەیوەنددارەکاندا بە وردی ئەرکی ئەنجومەن و پێکهاتەکانی دیاری کراوە. سیستمەکە بە شێوەیەک ڕێکخراوە کە لە چوارچێوەی سیاسەتە ئەمنیە گشتیەکەدا پێکهاتەکانی ئەنجومەن لە ئاستی خوارەوە سەربەخۆیەکی زیاتیان دەبێت، بەڵام لە ئاستی هەرەمی و بەڕێوەبردن و سەرپەرشتیدا لە ئەنجومەندا یەک دەگرنەوە و تەوەکەری یەکتر دەبن. ئەزموونی گشت ئەو وڵاتانەی کە دام و دەستگای جۆرە و جور و ئەکتیڤیان بۆ بواری ئەمنی هەیە سەلماندوێتی کە دەبێت گشت دام و دەستگاکان بەرەو هەماهەنگی و هاوکاری زیاتر بچن و لەژێر چەترێکدا کۆ بکرێنەوە تاکو سیاسەتێکی ئەمنیە گرتو پەیڕەو بکەن. هەرێمی کوردستانیش لەم چەندە بەدەرنیە و تا ئێستا هەوڵ دراوە دام و دەستگاکان هەماهەنگ و هاوکار بن و بەپێی ئەم سیستەمە نوێیەش ئەم هەماهەنگی و هاوکاریە باشتر ڕێک دەخرێت. ئەنجومەن و پێکهاتەکانی بۆ گشت هاوڵاتیان کراوەیە و بنەمای وەرگرتن لەم پێکهاتەیە نیشتیمان پەروەری و دڵسۆزی و لێهاتووی دەبێت. بەڕەچاوکردنی ئەم پێوەرە هەر هاوڵاتیەک دەتوانێت توانەکانی بخاتە خزمەت پاراستنی یاسای شاریمی کوردستان و خزمەتی گەل و نیشتیمان. بەڕێزان، لێرەدا جێگە خۆیەتی سوپاسی گشت بەرپرس و ئەفسەر و پلەدار و کارمەندانی ئەم دام و دەستگانە بە ئافرەت و پیاوەوە بکەم کە تاکو ئێستا بە لەخوبردووی و بە هەوڵ و ماندووبوونی زۆرەوە بە سەرکەوتووی یەرکەکانیان بەجێگەیاندووە و ئاسایشی وڵات و سەرماڵی هاوڵاتانیان پاراستووە. سەرەڕای نەبوونی ئیمکانیاتی پێویستی مادی و تەکنۆلۆژیای سەردەم هەوڵیان داوە بە ماندووبوون و قوربانیدانی خۆیان و ئەو کەم و کورتیانە پڕکەنەوە و ڕێگە نەدەن تێرۆریست و خراپەکاران بە مەرامی خراپی خۆیان بگەن. لەم ساڵانەی ڕابردوو بۆ بەرزکردنەوەی ئاستی توانە و زانستی ئەفسەر و فەرمانبەران چەندین خولی پێگەیاندنی جۆرە و جۆر و مەسلەکی کراونەتەوە و ئێستا ئەم دامەزراوانە خاوەن ژمارەیەکی بەرچاون لە دەرچوانی زانکۆکان لە ئاستی بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆرا. ئێمە بە ئەمانەتەوە ئەم ئەرکە پیرۆزەمان گەیاندووتە ئەم ئاست و قۆناغا و هیوادارین لە چوارچێوەی ئەم سیستەمە نوێژدا ئەوانەی بەرپرسیارەتی لە ئەستوگرتنی ئەم ئەرکانەیان پێدەست پێدرێت بە هەمان گیان و هەروەها بە دڵسۆزی و ئەمانەتەوە لە پتەوکردنی بنەماکانی ئاسایشی نیشتیمان بەردەوام بن و پێوە لایەن بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت بە هەموو پێکهاتەکانیەوە. منیش لەم پۆستە نوێدا وەک ڕەوەشکاری ئەنجومەنی یاسای شاریم زیاتر هاوکاری و یارمەتیدەری هاوکارانم لە ئەنجومەن و دەستگا پێکێنەرەکانی دەبم و گشت توانەکانم دەخەمە کار بۆ ئەوەی ئەم دەستگانە نەک هەر لە کارەی جارانیان دانەبەزێت بەڵکو بەهێزتر و کارەتریش بکرێن و گشتیان پێکەوە لەو سیستەمە نوێدا تۆڕێکی پتەوی پاراستنی یاسای شاریم لە گشت ڕۆیەکەوە پێک بهێنن. لە کۆتاییشدا جارێکی دیکە سوپاسی خۆم ئاڕاستەی هەموو بەرپرس و ئەفسەر و پلەدار و کارمەندانی ئەم دام و دەستگانە دەکەمەوە و ئومێدی سەرکەوتنی بەردەوامیان بۆ دەخوازم. سەری ڕێز و نەوازشش بۆ خانەوەدەی شەهیدانی ئەم دام و دەستگانەدا دەنوێنم. هەزاران سڵاو لە گیانی پاکی شەهیدانی پاراستنی ئاسایشی هەرێم و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری و ئازادی و نیشتیمان. زۆر سپاس.